In late 2022, CPT met with Mr. Al-Mandalawi, First Deputy Speaker, alongside families and partners to talk about the civilian impact of Turkish and Iranian military operations. لە کۆتایی ساڵی 2022 دا تیمی کوردستانی عێراقی CPT هاوشان لەگەڵ خانەوادەی ئەو هاوڵاتیە مەدەنیانەی کە قوربانیان هەیە ئەو خانەوادانەی کە قوربانیان هەبووە لە ئۆپەراسیۆنەکانی تورکیا و ئێراندا چاوی کەوت بە بەڕێز محسین مەندەلاوی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. As according to Law 20 of 2009 and Law 57 of 2015, the Iraqi government promised to compensate families who have been impacted by Turkish and Iranian military operations. بەپێی یاساکانی ژمارە 20 ساڵی 2009 و یاسای ژمارە 57 2015 پەرلەمانی عێراق حکوومەتی عێراقی بەرپرس کردووە لە قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیە مەدەنیانەی کە لە ئۆپەراسیۆنەکانی تورکیا و ئێران شەهید یاخود بریندار بوون. But there was one problem. There was no data on any of these questions. بەڵام کێشەیەکە بوو بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیە مەدەنیانە ئەویش ئەوە بوو کە هیچ داتایەک لە هەرێمی کوردستان بەردەست نەبوو بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانە. CPT, alongside volunteers, impacted families, and partners, spent the last 2 years collecting data, verifying, and collating data on all people impacted by Turkey and Iran in Harem-e Kurdistan since 1991. تیمی کوردستانی عێراقی CPT بە هاوکاری کۆمەڵێک خۆبەخش و خانەوادەی قوربانیان و هاوبەشەکانمان لەو شوێنانەی کە بردومان کراون داتای کۆکردەوە و ڕاستاندنی بۆ دۆکیومنت و داتاکاندا کرد و داتای هەموو هاوڵاتیانی مەدەنی کە لە ئۆپەراسیۆنەکانی تورکیا و ئێران لە ساڵی 1991ەوە تاوەکو حوزەیرانی 2024 کۆکرایەوە. The findings are staggering and highly concerning. ئەو فایندینگانە یاخود ئەو بەرەنجامانەی کە ئێمە لە ئەنجامی ئەو کۆکردنەوەی ئەو داتانەدا کۆمان کردوونەتەوە زۆر جێگەی نیگەرانین. Since 1991, at least 845 people or civilians have been killed. لە سەرەتای ساڵی 1991ەوە تاوەکو حوزەیرانی 2024 845 هاوڵاتی مەدەنی بەهۆی ئۆپەراسیۆنەکانی تورکیا و ئێران لە خاکی هەرێمی کوردستاندا بوونەتە قوربانی. 107 children have been killed and 131 children have been injured. بە کۆی بەرەنجامی منداڵانی قوربانی 194 منداڵ بوونەتە قوربانی. 83% of casualties have been conducted by Turkey. 183 ئەو هاوڵاتیە مەدەنیانەی کە لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئۆپەراسیۆنی وڵاتانی دراوسێەوە بوونەتە قوربانی لەلایەن دەوڵەتی تورکیاوە بوونەتە قوربانی. At least 170 villages have been displaced. بەلایەنی کەمەوە 170 گوند لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو ئۆپەراسیۆن و لەشکرکێشیانە چۆڵ بوون. 93% of injured civilians have not been compensated. 93 بریندارەکان قەرەبوو نەکراونەتەوە تاوەکو ئێستا. 48% of killed civilians have also not been compensated. 148 ئەو هاوڵاتە مەدەنیانەی کە شەهید بوون قەرەبوو نەکراونەتەوە. But behind these numbers, it's not our heartbreaking stories of not just death and injury. لە پشتی ئەم داتانەوە بە تەنها ژمارەی مەدەنیەکان کە بوونەتە شەهید یاخود بریندار نین بەڵکو زۆر چیرۆکی غەمگین هەیە. There are stories of perpetual displacement. چیرۆکی بەردەوامی و بە هەمیشەیی ئاوارەبوون هەیە. Cultural loss. لە دەستدانی نەریت و کلتور هەیە. The loss of homeland. لە دەستدانی نیشتیمان هەیە. Trauma. توشبوون بە تۆقین و تراوما هەیە. Massacres and executions. کۆمەڵکوژی و سزای مەرگ هەیە. Families being dropped from helicopters. خانەوادە هەیە لە هەلیکۆپتەر بەردراوەتە خوارەوە. Economic losses. لە دەستدانی دارایی و ئابووری. Loss of work and agriculture. لە دەستدانی کاروباری جوتیاری و کار بۆ بژێوی ژیان. This pattern of civilian targeting are human rights violations, and they have to be addressed. بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی و دووبارەبوونەوەیان پێشێلکردنی مافی مرۆڤە و دەبێت ئەو پێشێلکاریانە باسییان لێوە بکرێن و دیاری بکرێن. I'll pass it to my colleague Kak Kamran, who will share all the full details. من داتاکان بۆ هاوڕان کامەران بەجێدەهێڵم کە هەموو دیتێڵەکانتان بۆ باس بکات.
بەخێر بن وەک جولیان ئاماژەی پێدا لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991ەوە تاوەکو حوزەیرانی 2024 845 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستاندا بوونەتە قوربانی ئۆپەراسیۆنەکانی تورکیا و ئێران. لەم ژمارەیە تورکیا 702 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان شەهید یاخود بریندار کردووە و ئێرانیش بەرپرسە لە شەهیدکردن یاخود بریندارکردنی 143 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان لە ماوەی 33 ساڵ و نیوی ڕابردوودا. لەم ژمارەی تورکیادا لە 702 هاوڵاتی مەدەنی قوربانی 344 هاوڵاتی مەدەنی شەهید بووە و 358 هاوڵاتی تری مەدەنی بریندار بووە. لە داتاکەی ئێران کە 143 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی 81 هاوڵاتی مەدەنیان شەهید بوون و 62 هاوڵاتی تری مەدەنیان بریندار بوون. تەبیعی ئەم داتانە بەدەرنین لە منداڵان 194 هاوڵاتی مەدەنی کە منداڵ بوون لە خوار تەمەنی باڵغ بوون پێگەیشتندان بوونەتە قوربانی ئۆپەراسیۆنەکانی تورکیا لە هەرێمی کوردستاندا. 508 هاوڵاتی مەدەنی کە پێگەیشتوو بوون خەڵکی پێگەیشتوو بوون و لەلایەن تورکیاوە هاوڵاتی مەدەنی بوون لەلایەن تورکیاوە بە ئامانج گیراون. لە داتاکەی ئێراندا 44 هاوڵاتی مەدەنی هەیە کە منداڵن ناپێگەیشتون و 99 هاوڵاتی تری مەدەنی هەیە کە بەتەمەن پێگەیشتون. ژنان لەم داتانەدا بەدەرنین لە هەرێمی کوردستاندا 204 ڕەگەزی مێ لە هەرێمی کوردستان بەهۆی ئۆپەراسیۆن و لەشکرکێشەکانی تورکیا بەداخەوە شەهید یاخود بریندار بوون و بە هەمان شێوازیش 508 پێگەیشتوو لە هەرێمی کوردستاندا لەلایەن تورکیاوە بە ئامانج گیراون 448 نێر بەهۆی بۆردومان و لەشکرکێشەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بە ئامانج گیراون. 45 لە هاوڵاتیانی مەدەنی کە لەلایەن ئێرانەوە بە ئامانج گیراون لە ڕەگەزی مێن و 98یان لە ڕەگەزی نێرن. بێگومان تورکیا و هەم ئێران هەم لە ڕێگەی هێرشی ئاسمانی و هەم لە ڕێگەی هێرشی زەمینیەوە هاوڵاتی مەدەنیان بە ئامانج گرتووە. لە ئۆپەراسیۆنەکانی تورکیادا هێرشی ئاسمانی زۆرترین قوربانی مەدەنی لێکەوتۆتەوە بە شێوازێک لە 702 هاوڵاتی مەدەنی کە لە هەرێمی کوردستاندا شەهید یاخود بریندار بوون 333 هاوڵاتی مەدەنیان بەهۆی هێرشی فڕۆکەی جەنگیەوە بە ئامانج گیراون. 102 هاوڵاتی مەدەنی بەهۆی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بە ئامانج گیراوە. لەم داتایانە 18 هاوڵاتی مەدەنیمان هەیە کە بە ئەگەری بەکارهێنانی چەکی کیمیایی لە هەرێمی کوردستان شەهید یاخود بریندار بوون. مەبەستمان لەمە چییە؟ مەبەستمان لەوەیە بەشێک لەو هاوڵاتیە مەدەنیانە بە بەکارهێنانی گازی کیمیایی خنکێنراون. لەم ژمارانە 2 هاوڵاتی تری مەدەنیمان هەیە لە داتاکەی تورکیادا کە بەهۆی هێرشی هەلیکۆپتەرەوە بە ئامانج گیراون و شەهید یاخود بریندار بوون. هاوڵاتیەکی تری مەدەنیمان هەیە بەهۆی بەربوونەوەی تێکشکاندنی فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بە ئامانج گیراوە و بۆتە قوربانی. لە هێرشی زەمینیدا 104 هاوڵاتی مەدەنی بەهۆی تۆبارانەکانی تورکیا لە هەرێمی کوردستاندا شەهید یاخود بریندار بوون. 30 هاوڵاتی مەدەنی هەرێمی کوردستان سزای مەرگیان بەسەردا سەپێنراوە. مەبەستمان چییە لەمە؟ لە ساڵی 1996دا سەربازانی تورکیا لە مێرگەسۆر داخڵی گوندێک دەبن لەوێدا 7 هاوڵاتی مەدەنی یەک خێزان دەستگیر دەکەن کە سیانیان منداڵ بوون لە هەلیکۆپتەر فرایان دەدەنە خوارەوە. مەبەستمان لە سزای مەرگ چییە؟ 12 هاوڵاتی تری مەدەنی لە کوێستانەکانی بەردەکەشک لە سیدەکان دەستگیر دەکرێن لە کاتی کارکردندا 11یان ڕەمی دەکرێن. تەنانەت یەکێکیان سەری دەبڕدرێ لەوێدا. بە هەمان شێواز لە داتاکانی ئێراندا 178 بۆ 79 هاوڵاتیانی مەدەنی لە ڕێگەی تۆبارانەوە بە ئامانج گیراون. ئەمە بە بانای ئەوە دێ لە 143 هاوڵاتی مەدەنی کە شەهید یاخود بریندار بوون 111 هاوڵاتی مەدەنیان لە ڕێگەی تۆبارانەوە بە ئامانج گیراون. ئەو داتایکی ئێمە هەمانە 19 هاوڵاتی تری مەدەنی بەهۆی بەکارهێنانی چەکی سوگ لەلایەن ئێرانەوە شەهید یاخود بریندار بوون. لە ڕێگەی بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژ 10 هاوڵاتی تری مەدەنی بەهۆی ئۆپەراسیۆنەکانی ئێران لە هەرێمی کوردستاندا شەهید یاخود بریندار بوون
سێ هاوڵاتی تری مەدەنیش بەهۆی بەرکەوتن بە مینی ئێرانی لە هەرێمی کوردستاندا شەهید یاخود بریندار بوون. هاوڕێیان ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە وەک تیمی کوردستانی عێراقی CPT 159 ئەو هاوڵاتیە مەدەنیانەی لە هەرێمی کوردستان شەهید یاخود بریندار بوون لە ماڵەکانی خۆیاندا شەهید یاخود بریندار کراون بە ئامانج گیراون و یاخود لە کاتی کاری کشتوکاڵی و جوتیاریدا بوون لە ئامارەکەی تورکیادا. لە ئامارەکەی ئێراندا 42 هاوڵاتی مەدەنی سەرقاڵی کاری کشتوکاڵی بوون، 35 هاوڵاتی تری مەدەنیش لە ماڵەوە بوون. لە ئامارەکەی ئێراندا 33 هاوڵاتی مەدەنی لە کاتی خۆحەشاردان لە ترسی بۆردوماندا بە ئامانج گیراون. ئێمە ڕووداوێکمان هەیە لە قەڵاتجێ لە ساڵی 1994 21 هاوڵاتی مەدەنی کە لە کاتێکدا لە کوونەتارەدا بوون، ئەو ڕۆژە بۆردومانی زۆر بووە لەسەر قەڵاتجێ کە دێنە دەرەوە بۆ حەوشەکە پشوێک وەربگرن، ئێران بۆردومانیان دەکات لە 1 دقەدا 21 هاوڵاتی مەدەنی لە قەڵاتجێدا شەهید دەکرێت. بە هەمان شێواز تورکیا لە 15 2000دا بۆردومانی ڕەوەندەکانی کەندەکۆڵان دەکات لە سیدەکاندا 30 هاوڵاتی مەدەنی کە یەکێکیان ئافرەت بووە لە کاتی دووگیانیدا بە ئامانج گیراون 30 هاوڵاتی مەدەنی شەهید دەبن، 13 تریان بریندار دەبن. تورکیا بەوەوە ناوەستێ دوای دوو بۆردومانی فڕۆکەی جەنگی بە هەلیکۆپتەر تێزابیان پێدا دەکات. لە هەرێمی کوردستاندا لە داتاکەی تورکیادا پشکی شێر بەردهۆک دەکەوێت کە 306 هاوڵاتی مەدەنی لە 702 هاوڵاتی مەدەنی کە بوونەتە قوربانی لە پارێزگای دهۆک بوونەتە قوربانی. لە پارێزگای دهۆک لە قەزای ئامێدی کە پشکی شێری بەردەکەوێت 148 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی. 91 هاوڵاتی تری مەدەنی لە زارخۆ، 44 هاوڵاتی تری مەدەنی لە باتیفا، 23 هاوڵاتی مەدەنی لە قەزای ئاکرێ. لە دوای پارێزگای دهۆک پارێزگای هەولێر دێ کە 242 هاوڵاتی مەدەنی لە پارێزگای هەولێر بە ئامانج گیراوە و بوونەتە قوربانی. لەم ژمارەیە 123 هاوڵاتی مەدەنی لە قەزای سیدەکان لە پارێزگای دهۆک بوونەتە قوربانی. لە قەزای مێرگەسۆر 61 هاوڵاتی تری مەدەنی بوونەتە قوربانی. لە مەخمور 25 هاوڵاتی مەدەنی، لە ڕەواندووس 18 هاوڵاتی تری مەدەنی، لە خەلیفان 7 و لە چۆمان 6 و لە کوێ 2. لە پارێزگای سلێمانیدا 114 هاوڵاتی بوونەتە قوربانی بۆردومان و هێرشەکانی تورکیا. لەم ژمارەیە قەزای پشدەر پشکی شێری بەردەکەوێت کە 71 هاوڵاتی مەدەنی لە قەزای پشدەر بوونەتە قوربانی بۆردومانەکانی تورکیا. قەزای ڕانیە 25 هاوڵاتی مەدەنی، ماوەت 6، شارباژێر 6، پێنجوێن 3، چەمچەماڵ 2، دووکان 1. لە پارێزگای نینەوە 40 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی. لەو ژمارەیە 28 هاوڵاتی مەدەنی لە قەزای شەنگال و 12 هاوڵاتی تری مەدەنی لە ناوەندی قەزای مووسڵ بە ئامانج گیراون. بەنسبەت شوێنی بۆردومانەکان کە ئێران بە ئامانجی گرتوون، ئەو قەزا و ناحیانە یاخود ئەو پارێزگانەی بە ئامانج گیراون، بەداخەوە پارێزگای سلێمانی پشکی شێری بەردەکەوێت لە 143 هاوڵاتی مەدەنی کە بوونەتە قوربانی بۆردومان و هێرشەکانی ئێران، 102 هاوڵاتی مەدەنی لە پارێزگای سلێمانی بەتەنها بە ئامانج گیراوە. لەم ژمارەیە 96یان لە قەزای پشدەرە کە زیاتر لە نیوەی ئەو هاوڵاتیە مەدەنیانن کە لە هەموو هەرێمی کوردستان بەهۆی ئێرانەوە شەهید یاخود بریندار بوون. لە قەزای ماوە 2 هاوڵاتی مەدەنی، لە شارباژێر 3 هاوڵاتی، لە قەزای چۆمان 16، لە قەزای سیدەکان 15، لە ناوەندی قەزای هەولێر 9 هاوڵاتی مەدەنی بە ئامانج گیراون و بوونەتە قوربانی. بەڕێزان لە هەموو ئەو داتایی کە ئێمە ئاماژەمان پێدا 845 هاوڵاتی مەدەنی کە لە هەرێمی کوردستاندا لە 1991 تاوەکو حوزەیرانی 2024 بوونەتە قوربانی، 146 ئەو هاوڵاتیانە هیچ جۆرە قەرەبوویەکیان وەرنەگرتوتەوە. ئەو ژمارەی تر کە 154 هاوڵاتیانی مەدەنی قەرەبوویان وەرگرتووە، بەشێکیان سەر بە حیزبە سیاسیەکان بوون، ئەو دابەشبوونە سیاسیە بەداخەوە لە قەرەبووکردنەوەشدا ڕەنگی داوەتەوە، و بەشێکی تریان حکوومەتی عێراقی قەرەبووی کردوونەتەوە کە هاوڵاتی عەرەب بوون لە هەرێمی کوردستاندا. لە بریندارەکاندا 193 بریندارەکان هیچ جۆرە قەرەبوویەکیان وەرنەگرتووە و زیاتر لە 135 بریندارەکان
پێویستیان بە چارەسەری پزیشکی زیاترە تاوەکو ئێستا بەدەست ئازاری برینەکانیان لە هەرێمی کوردستاندا دەناڵێنن. بۆیە ئێمە داواکاریمان هەیە لە حکوومەتی عێراقی بە جێبەجێکردنی قانونی ژمارە 20 ساڵی 2009 بۆ قەرەبووکردنەوەی هەموو هاوڵاتیانەی کە بریندار یاخود شەهید بوون، جێبەجێکردنی قانونی ژمارە 57 ساڵی 2015 بۆ قەرەبووکردنەوەیان. لە هەمان کاتدا داوامان لە هەرێمی کوردستان هەیە بڕیارێک هەیە لە ساڵی 2011 لەلایەن جێگیری پێشووی سەرۆکی حکوومەتەوە یاخود ئەنجومەنی وەزیران بۆ قەرەبووکردنەوەی هەموو هاوڵاتیانی مەدەنی کە بەهۆی ئۆپەراسیۆن و لەشکرکێشیەکانی تورکیا و ئێران شەهید یاخود بریندار دەبن قەرەبوو بکرێنەوە. داواکاریمان هەیە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە لە هەر ڕێکەوتنێکی چەک دەکرێت مەرجی ئەوە دابدرێت کە هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج نەگیرن. لە هەرێمی کوردستاندا بەو چەک و تانک و تۆپانەی کە بەخشراون بە تورکیا بەو چەکانەی کە ئێران بەکاری هێناوە 845 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی، 170 گوند لە هەرێمی کوردستاندا چۆڵ کراوە، 602 گوند لە ژێر مەترسی چۆڵبووندایە. تورکیا لە ئێستادا ئۆپەراسیۆنێک جێبەجێ دەکات بە تەنها لە ماوەی 2 مانگی ڕابردوو ئەم ئۆپەراسیۆنەدا 9 گوند لە هەرێمی کوردستاندا چۆڵ بووە. تورکیا نزیکەی 500 جار هەرێمی کوردستانی لە ماوەی 2 مانگی ڕابردوودا بۆردومان کردووە. زیاتر لە 26 خانووی هاوڵاتی مەدەنی بۆردومان کراوە و تەقێندراوەتەوە. 2 مەکتەب لە قەزای ئامێدی لە گوندەکانی مژێ و کەفنە مژێدا تەقێندراونەتەوە و بۆردومان کراون. کەنیسەیەک لە گوندی میسکا بە ئامانج گیراوە و وێران کراوە. 2 پرۆژەی ئاوی لە هەرێمی کوردستاندا بە ئامانج گیراوە. ڕێگای سەرەکی گوندەکان بە ئامانج گیراوە. بۆیە ئێمە هیوادارین هەموو ئەو داتانەی کە پێشتر حکوومەتی عێراقی و لایەنەکانی تر بانگەشیان دەکرد کە ناتوان قەرەبوو بکەن لەبەرەوەی داتانیە، تیمی کوردستانی عێراقی CPT دۆکیومنتی هەموو هاوڵاتیە مەدەنیانەی هەیە و هیوادارین لە ڕێگەی ئەم دوو یاسایی کە ئاماژەمان پێدا بە بەکارهێنانی هەموو ئەو داتانەی کۆکراونەتەوە ئەو هاوڵاتیە مەدەنیانە بتوانن قەرەبوو وەربگرن. زۆر سپاس بۆ ئێوە.